أصلا عايشين هالعيشة هاي خلص. لە ترسی جەنگ سووریایان بەجێهێشتووە و ئاوارەی کەرکووک بوون، بەڵام وەک ئاوارە مامەڵەیان لەگەڵدا ناکرێت. تا ئێستا زیاتر لە 500 خێزانی سووری لە کەرکووکدا ماونەتەوە و وەک خۆیان باسی دەکەن لە دۆخێکی زۆر خراپدا ژیان دەگوزەرێنن. معاشی وارد داری والله هانا بوش والله جغارك ما نادي نا والله. تەمەنی 75 ساڵە و زیاتر لە 7 ساڵە ئاوارەیە و بەهۆی بێزاری لە ژیان و خراپی گوزەرانی نەیتوانی قسە بکات. کوڕەکەشی باز لەوە دەکات بەهۆی خراپی ئەمنی شاری دەرعاوە ناتوانن بگەڕێنەوە زیادی خۆیان. لێرە ژیانمان زۆر خراپە. چەند ساڵێکە لێرەین و هیچ کەسێک هاوکاریمان ناکات. شکر بۆ خوا لێرە دەژین، بەڵام لە سووریا ماڵەکانمان بەهۆی بردومانەوە ڕۆخا و زەوێ کشت و کاڵەکانیشمان لە ناوچوون. هیچ هۆکارێکی ژیانمان لەوێ نەماوە و لێرەش نە ئیشێک هەیە و نە شوێنێک بۆ ژیان. خدا ئاگادارە جاری وا هەیە بەبێ خواردن شەوان دەخەوین. چارەنووسی خوێندنی منداڵەکانیشیان یەکێکی ترە لە کێشەکانیان، چونکە هیچ خوێندنگەیەکی تایبەت بە پەنابەران نییە و لە خوێندنگە حکوومیەکانیشدا وە خوێندکار وەرناگیرێن. عائلتين يشتغلون تسول بس مال دعارة ماكو. في محافظة كركوك وجود بوونی پەنابەری سووری لە پارێزگای کەرکووک نایاساییە. پێچەوانەی ئەو ڕێنماییانەیە کە لە وەزارەتی ناوخۆوە بۆمان هاتووە. لە ڕاستیدا نەمانتوانیوە چارەسەرێکی یاسایی بدۆزینەوە بۆ کێشەکەیان، چونکە حکوومەتی عێراق هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەت بە پەنابەران نییە بە مەبەستی وەرگرتنی ئاوارە سووریەکان، بەڵکو ئەو ڕێکخراوانە لەگەڵ حکوومەتی هەرێمدا ڕێککەوتون و لەوێ کەمپیان بۆ دروستکراوە. نەیداری کەرکووک و نەرێکخراوە مرۆیەکان نەیانتوانیوە بەتەنگ کێشەی و ئاوارانەوە بچن، بۆیە سەختی ژیان و بێگوزەرانی تەنگی پێڵچنیون. دیار محەممەد NRT کەرکووک.